عدالة يا مولد يا مولد خايش لك أنا لا ما شفت عدالة يا مولد هاوار و گریانی دەیان کۆچبەری کوردەکە یەختەکەیان لە ئاوەکانی یۆناندا لە کارکەوتووە و چەندین کاتژمێرە لە ترس و نائارامیدا دەژین. هەر چرکەیەک مەترسی ژێر ئاوکەوتنی یەختەکەیان هەیە. ئەو کۆچبەرانە خۆیان دەڵێن لە ئاوەکانی یۆنان و ئیتاڵیادا گیریان خواردووە و قاچاقچیەکانیان هەڵهاتوون. ڕێکخراوی هەنگاو بۆ مافەکانی مرۆڤ دەڵێت ژمارەی کۆچبەرەکان نزیکەی 80 کەسە و 70 کەسیان خەڵکی شاری سەردەشتی ڕۆژهەڵاتی کوردستانە. کۆچبەرەکان زۆرینەیان گەنجن و ژمارەیەکیشیان ژن و منداڵن. لە ئێوارەی ڕۆژی پێنجشەممە یەختەکەیان لە کارکەوتووە، هەرچەندە پۆلیسی یۆنان لێیان نزیک بووەتەوە، بەڵام تا پاش 24 کاتژمێریش بەدەمیانەوە نەچووە. لەلایەکی دیکەوە بەردەوام کۆچبەرانی هەرێمی کوردستان بەو یەختە مەترسیداران و پاش نزیکەی 1 هەفتەمانەوە لە دەریادا خۆیان دەگەێننە ئیتاڵیا. تەنیا لەم چەند ڕۆژەدا کۆچبەرانی کورد چەندین گرتەی ڤیدۆیی گەیشتنی خۆیان بە کەناراوەکانی ئیتاڵیا بڵاو کردوتەوە. بەناوی خۆی گەورە و میرەبان ئەوڕۆ 24 هەشتی 2022 خۆشبەختانە گەشتی لە کەناراوەکانی ئیتاڵیا. هەڵاتنی خەڵکی هەرێمی کوردستان لە نیشتیمانی خۆیان بۆ ئەو ڕێگا مەترسیدارە نیشاندەری ئەو ستەم و ناداریەکە لە سای حکومڕانی گەندەڵ و شکست خواردی دۆ حزبی دەسەڵاتی هەرێم بەسەر خەڵکی کوردستاندا هاتووە. لە کاتێکدا هەرێمی کوردستان خاوەنی چەندین سەرچاوی گرنگی داهاتە و ڕۆژانە نزیکەی 500,000 بەرمیل نەوت دەفرۆشێت، کەچی خێر و بەرەکەتی دەچێتە گیرفانی ژمارەیەک حیزب و تەنانەت کەسی دیاری کراوەوە. دەستگای لووتکە بۆ کاروباری ئاوارە و پەنابەران دەڵێت کۆچکردنی هاوڵاتیان بە ڕێژەی لە سەدا 35 بۆ 40 زیادی کردووە و تەنیا لەم چەند ساڵێ نزیکەی 500 کۆچبەر بوونەتە قوربانی کە تەرمیدەیان کەسیاندا ئێستا بێسەر و شوێنە. لە کاتێکدا حیزبەکانی حکومڕانی هەرێم لە بانگەشەکانی هەڵبژاردننی چەند ساڵی ڕابردوودا بارگەشەی خۆشگوزەرانی و هەلی کار و ئارامیان دەکرد. ئەم خۆشحاڵیە و جۆش و خرۆشەی کە ئەیبینین ئێستا گەیشتون بەوەی کە دەستگای لووتکە بۆ کاروباری ئاوارە و پەنابەران دەڵێت هۆکاری کۆچی هاوڵاتیانی هەرێم بۆ ئەوروپا خراپی گوزەران و بێکاری و نەبوونی سەقامگیریە. زۆرینەی ئەو کەسانی کۆچ دەکەن دەڵێن لە پێناو گەیشتن بە ژیانێکی شایستە کۆچ دەکەن لەبەر ئەوەی زیاتر لە 30 ساڵ لە سایە حکومڕانی هەرێمدا ژیانێکی شایستەیان بۆ دابیت نەکراوە.